یادی دامەزانی حیزبی سۆسیالیست دەکەنەوە چەندە بە ئایندەی هەرێمی کوردستان دڵگەشن؟ ئێمە پێمان وایە هەمیشە ئێمە دڵگەشت بووین بە ئایندەی کوردستان، چونکە خۆتان نەزانن ئەو هەموو ڕێکەوتن و هاوپەیمانیە لەسەر بڕین و لە ناوبردننی کورد کراوە، بەڵام کورد بەردەوام بوو تا ئازاری 91 توانی لە 92 انتخابات بکە، پەرلەمان هەڵبژێرێ، حکوومەت دامەزرێنێ و دام و دەستگا شەرعی و دادوەریەکان دامەزرێنێ. ئەمانە دوای چەندین پەیمانی زەها و پەیمانی ئەوە سایکس بیکۆ و پەیمانی سەعدابات و پەیمانی سانتۆ لە بەغدا و پەیمانی ئەنقەرە و هەموو ئەم پەیمانانە بۆ سەربڕینی کورد بوو. دوای ئەو پەیمانانە کورتوانی بگاتە ئەو خۆناغی ئێستا. ناکۆکیەکانی پیکێتی و کارتی لە وەزارەتی پێشمەرگە چۆن دەبینی تا چەند گرنگە لەم کۆناغا ئەو ناکۆکیانە نێڵێن بۆەوەی کە کاریگەریە سەر قوارەی هەرێم؟ ئێمە پێمان وایە قەزەی میلەتەکە لە هەموو شتێک گەورەترە، قەزەی کورد لە هەموو شتێک گەورەترە و ئێمە هەموو حیزبەکان وەسیلەیە لە پێناوی گەیشتن بەغایە و سەرکەوتنی میلەتەکەماندا. بۆیە هیوادارم ئەوانیش خۆیان خاوەنی دەسەڵاتن لە وڵاتە، خۆیان هەست بەوە بکەن کە کێشەکان لاوازبوونی کورد و لاوازبوونی هەموو لایەکە. بۆیە هیوادارم بە هەموو لایەک بتوانین پێکەوە یەکەڵوێز بین، یەکڕیز بین، نەک لە وەزارەتی پێشمەرگە، لە هەموو کوردستان و سەرانسەری کوردستان هەموو پێکەوە لە یەک جەبهەی یاخود لە کۆبینەوە لە ئەنجومەنێکی سیاسی کوردستاندا هەموو هێزە سیاسیەکان، ئەوەی لە پەرلەمانە، ئەوەی لە حکوومەتە، ئەوەی لە دەروی حکوومەت و پەرلەمانیشە، خۆیان خاوەنی بڕیاری سیاسی بن لە وڵاتە. لەسەر دۆخی پەیوەندیەکانی ئەولێر و بەغا پێت وایە بەکوێگا بەغدا ئامادەیە باڵێن ئەو داواکاریانە هەرێمی کوردستان جێبەجێ بکات یاخود دۆخەکە چۆنە؟ من پێم وایە ڕەنگە نازانم، من بەڕاستی لە ڕاگەیاندنەکان گوێم لێیە، ڕەنگە ئەو وەفدە بۆ بەغدا ئاخر پەیام بێت ئەگەر ئەوەی کە لە ڕێکەوتنەکان ناکراوە نەکرێ جێبەجێ نەکرێ عێراق، ئەو کاتە ڕەنگە کورد قەرارێکی تر بدات بەرامبەر بەو وەزەی کە هەیە. قەرارەکە ڕەنگە لە کشانەوە لە عێراق هەتا هیتریش بێ.